دەچینە هەولێر بۆ بابەتێکی گرنگ دەوترێت هەر پێشمەرگەیەک نەخۆش بێت لە سەدا هەفتای بیمەی تەندروستێکی بۆ دابین دەکرێت. ئەم بڕا یاخود ئەم بڕیارە بە دوو بڕی جیاواز دەستنیشان کراوە، بە بڕی لە سەدا هەفتا و بڕی لە سەدا 25. بۆی کە زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بزانین کە ئەمەش دەچێتە بواری جێبەجێکردنەوە. گەیلان سابر پامنێری کوردستانی ڕاستەوخۆ لە هەولێر لەگەڵمانە بێ ئەو زانیاری زیاترمان پێدا. گەیلان نیوەڕۆ باش دێمە لای تۆ زانیاریمان پێ بدە با بزانین ڕێژەی لە سەدا هەفتاکە لە چه حاڵەتێکدا و ڕێژەی لە سەدا 25کەش کە سەرف دەکرێت بۆ هەر پێشمەرگەیەک لە کاتی نەخۆشی و حاڵەتی پێویستە لە چ کاتێکدا. هێوی نیوەڕۆتان باش دیارە وەزارەتی پێشمەرگە یان با بڵێن لەسەر داوای وەزارەتی پێشمەرگە ئەنجومی وەزیران بڕیاری دابینکردنی بیمەی تەندروستی بۆ هێزەکانی پێشمەرگە داوە، بەڵام هەموو سەرجەم هێزەکانی پێشمەرگە ناگرێتەوە، بەڵکو تەنیا کارمەندانی دیوانی وەزارەتی پێشمەرگە و لیوە هاوبەشەکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە دەگرێتەوە تا کارمەندان یاخود با بڵێن هێزەکانی پێشمەرگەی سەربایەکەی هەفتا و هەشتا ناگرێتەوە و ئەو ڕێژەی سەدا هەفتا دابینکراوە بیمەی تەندروستی هەر ئاڵم پێشمەرگەیەک نەخۆش بێت یاخود پێویستی بە نەشتەرگەریەک بێتن، پێویستی بە چارەسەری پزیشکی بێت، ئەوە سەدا هەفتای بڕی تێچووی پارەکەی لەلایەن بەڕێبەرایەتی گشتی پزیشکی سەر بە وەزارەتی تەندروستیەوە سەر بە وەزارەتی پێشمەرگە ببورن بۆ دەگەڕێنرێتەوە بۆ زانینی وردەکاری زیاتر لەسەر لەبارەی ئەو سەدا هەفتایە و چۆنێتی بڕیاردانی دابینکردنی بیمەی تەندروستی. ئێستا ڕاستەخۆ شاخەوان ئەنوەر جێگری بەڕێبەری گشتی بەڕێبەرایەتی پزیشکی سەر بە وەزارەتی پێشنگە لەگەڵا زانای زیاتمان دەراتێ کاک دکتۆر سوپاس بۆ دەرفەتە ئەگەر پێمان بڵێ چۆن بڕیاری دابینکردنی بیمەی تەندروستی بۆ هێزەکانی پێشمەرگە درا، میکانیزمی دابینکردنی بڕپارەکە چۆنە؟ سەرەتا بە خێراتتان دەکەم، دەستتان خۆش بی بۆ گرنگجدان بۆ بابەتە گرنگە. ئەمە پرۆژەیەک بوو کە ساڵی پار لە بەڕێوەبەراتی کاروباری پزیشکی گشتی دەرچوو و تەقدیمی وەزارەتی پێشمەرگە کرا. ئەوەش کە بیمەی تەندروستی بوو کە بۆ یەکەم جارە لە سەر ئاستی کوردستان بیمەی تەندروستی وەکو خزمەتگوزاریەک پێشکەشی پێشمەرگە قارمانەکان دەکرێت. بیمەی تەندروستی لە ساڵی پارک بیدایەتی کە تێز بوو لە سەدا 50 بوو بڕەکەی، دوایی توانیمان کە تعدیلی ڕێنمایەکان بیکەینە سەر دوو بەشێکیان سەدا هەفتە بەشێکیان سەدا 25. سەدا هەفتا بۆ ئەو کەسانە دەگرێتەوە کە ڕەزامەندی سەرەتاییان هەبێ، واتە پێشتر نووسراو کرابێ لە یەکەکانی خۆیان و بێن لیژنەیەکی تایبەتمان هەیە بە بیمەی تەندروستی. ئەمە بۆ ئەو کەسانە سەدا هەفتەیە و زایدەن ئەو کەسانێک کە حالەتی لە ناکاوی دڵیان توش دەبێت، ئەوەش دەتوانین لە سەدا هەفتەیە کە بیانگرێتەوە سوودی لێوە بگرن. حالەتی خەرجی دووەممان هەیە سەدا 25، ئەوە بۆ ئەو کەسانە دەگرێتەوە کە ڕەزامەندی سەرەتاییان نییە، واتە سەردانی بەڕێوەبەراتی مەیان نەکردووە پێشتر. ئەو پێشمەرگانە سەرجەم پێشمەرگەکان ناگرێتەوە، تەنیا لیوە هاوبەشەکان دیوانی وەزارەت دەگرێتەوە. بڕی ئەو پارەی چەندە کە پێیان دەدرێتن؟ ئەوانەی کە دەیانگرێتەوە لە بیمەی تەندروستی دیوانی وەزارەت و لیوە هاوبەشەکان و ئەو یەکانەی کە پەیوەستن بە وەزارەتی پێشمەرگەوە ئەوانە دەگرێتەوە، واتە لە ئێستادا یەکەی هەفتا و یەکەی هەشتا ناگرێتەوە لەبەرەوەی ئەو بڕە پارەی کە بۆ بیمەی تەندروستی تەرخان کراوە لە حساباتی وەزارەتی پێشمەرگە بۆ ئەم مەبەستە دیاری کراوە. بەنسبەت بڕی پارەکە لە ئێستادا هەتا 4 ملیۆن سەرف دەکرێت، واتە نەخۆشەکە دەتوانێت 4 ملیۆن سەرف بکە بەپێی ئەو دوو حاڵەتەی سەدا هەفتا و سەدا 25کە بڕی ئەو 4 ملیۆنێ بۆ دەگەڕێنرێتەوە. کۆتاپسیاریانی ئەو پێشمەرگەی کە لەو بڕی بیمەیە سوودمەند دەبێتن لە داهاتوودا وەزارەتی پێشمەرگە لێبڕین لە کۆی موچەکەی لێبڕین لێ دەکرێت یاخود نا؟ بۆ مەبەستە هیچ لێبڕینەک ناکرێت لەبەرەوەی باسم کرد بەپێی ئەو ڕێنمایەدارایەکانی هەیە کە بڕێکی ڕەمزی دیاری کراوە بۆ بیمەی تەندروستی، واتە هەر لە ینی ئەسنای خزمەتی ئەو کەسە ئەم بڕەپارەیە بۆ بیمەی تەندروستی دانراوە. ینی ئەوە نییە کە پاشەوەی سوودمەند دەبێت لەو بڕەپارەیە سەدا هەفتا و 125 هیچ بڕەپارەیەکی لێ ناجێردرێتەوە و لێ نابردرێت. زۆر سوپاسان دەکەم. بەڵێ هێوی ئەمە تاوی زانێرەکانم ئەو قۆناغیەکەمەوە بڕیارە لە قۆناغی دووەمیش بەپێی ئەوەی کە وەزارەتی پێشمەرگە میزانیە و پارێزاتی لێ بەدەست بێت، ئەوە بڕیارە کە سوکاری شەیدان و کە سوکاری ئەو پێشمەرگانش بکرێتەوە و سوودمەند من لەو دابینکردنی ئەو بیمە تەندروستیە لە سەرجەم نەخۆشخانە حکومی و ئەهلی و ئەو نەخۆشخانانی تایبەتن بە وەزارەتی پێشمەرگە. زۆر باشە گەیلان هەر بژی. سوپاس بۆ زانیارەکانە، دەست خۆش.